پێگە گرنگە بەس لەو گرنگتر ئەدەبە. ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵ ڕای دەگەیەنێت سەرڕای هەوڵە بەردەوامەکان بۆ لە خشتە بردنینەوەکانی ئایندە و جوانکردنی حاڵەت و ئاکارەنامەکان بە ئاین و کۆمەلگا. بەڵام بەهۆی بزاوت و ڕێکخراوە ئیسلامیەکان تەواوی ئەو هەوڵانە شکستی هێناوە و دایک و باوکان پەروەردەی مناڵەکانیان بە مزگەوت و ناوەندە پەروەردەییەکان دەسپێر. دکتۆر یاسین حەسەن ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان لە پەراوێزی ئاهەنگێکی شکۆداری دەستگای نووری حیکمەت لە قیشارە زۆر کە بۆ 600 قوتابی هاوینە و هەمیشەیی ڕێکی خستە بۆ ڕایگەیان پێویستە دایک و باوکان هۆشیارانەتر مامەڵە لەگەڵ پەروەردەکردنی مناڵەکانیان بکەن. ئەزیزەکانم منداڵی وا هەیە بۆتە هۆی زەرەری 300 دەفتەر بۆ باوکی. منداڵی وا هەیە بۆتە هۆی پەڵەی ڕەشی نێوچەوانی نێو بنەماڵەکەیان. منداڵی وا هەیە بۆتە مایەی نەکبەتی بۆ کۆمەڵگەیە بۆ گوندێک بۆ ئاواییەک بۆ قەزایەک بۆ ناحەیەک. ئەوانەی کە فری و ئەدرێن ئەوانن کە لە خشتە براون ئەوانن کە پەروەردەیەکی جوان نەکراون. ئامان نەکەن منداڵەکان تەسلیم بە شەقام کەن پەروەردەیان کەن. نەکەن تەسلیم بە فەیسبوک و بە قوتابخانەکان کەن بەداخەوە کە قوتابخانەکان ئاستی پەروەردەکردنی منداڵەکان تیانە لاواز بووە. بەداخەوەکو جاری جاران نەماوە کە پەروەردە ڕێچکەیەکی ڕەسەنی گرتوێتە بەربەوەی منداڵەکانمان جگەر گۆشەکانمان پەروەردە بکەین. باشترین ڕێگا بۆ پەروەردەی منداڵ قودوەیەکی حەسەنەیە ئەوەیە کە بیتە پێشەنگێکی چاک و باش بۆ منداڵەکەت. بۆ نزیکەی 600 فێرخوازی لەقەکەی دەستگای نووری حیکمە لە شارە زۆر ئاهەنگێکی شکۆداری ساز کرد و خەڵاتی هاوینەی بەسەردا دابەشکردن. دایکان و باوکانیش کار و وانە پەروەردەیەکانی نووری حیکمە بەرز دەنرخێنن. کە ئەمڕۆ ئەو تەخەڕوجەمان بۆ ئەنجام داون خوێندکارە میشەیەکانمان بە نزیکەی 400 خوێندکارن لە لقی شارە زۆری نووری حیکمە. هەروەها دەورەی هاوینەمان کردێتەوە خولی هاوینەمان بۆ کردوونەتەوە کە تقریباً 200 خوێندکارێک بەشداری کردوە لە هەردوو ڕاگەز. وەڵای من وەکو خۆم زۆر دڵخۆشم لەبەرەوەی مناڵەکە من لە 2018ەوە تەسلیمی ئەم دەستگایەم کردو ئەلحەمدولیلا زۆر ئیستیفادەی لێ کردە هەم بۆ مەسەلەی خوێندنەکەی قوتابخانەی و هەم بۆ ئەدەب و هەسوکەوت و لە قورئان ئەلحەمدولیلا زۆر شارەزا بووە لە مەسەلەی زمانی عەرەبی و دەستگای نووری حیکمە لە قیشارە زۆر بازنەکانی دەربەندی خان زەڕایەن و مامۆستایانیش لە خۆ دەگرێت. زیاتر لە 1000 قوتابی هەیە و ڕۆژانە و هەفتانە لەلایەن ژمارەیەک مامۆستای خۆبەخشەوە وانەیان پێدەوترێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زۆر.